سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەرزڕاگررتنی ڕۆژی جیهانی زمانی دایکی لە شاری سنا بەردەوامی دانوستانەکانی کۆماری ئیسلامی و ئامریکا لە سوئیس لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیان لە دەستان و برینداربوونی 6 کرێکار لە شارە جیاوازەکانی ئێران و دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە مەراسمی چلەمین ڕۆژی گیانبەخکردنی یەکێک لە هاوڵاتیانی بەشداربووانی ناڕەزایەتیەکان. بەرزڕاگررتنی ڕۆژی جیهانی زمانی دایکی لە شاری سنە ڕۆژی شەممە 2 ڕەشەمەی 1404 هەتاوی کۆمەڵێک لە مامۆستایان و قوتابیانی گوندی هەشەمێت سەر بە پارێزگای سنا بە بەڕێوەبردننی مەراسمێک ڕۆژی جیهانی زمانی دایکیان پیرۆز کرد. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون بەشداربووانی مەراسمەکە بە خوێندنەوەی سرود و هەروەها لە بەرکردنی جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردی ڕۆژی زمانی دایکیان پیرۆز کرد و جەختیان لەسەر ئەوە کردەوە کە زمان پێناسەی هەر نەتەوەیەکە و پێویستە بپارێزرێت. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی چالاکێکی کرێکاری خەڵکی شاری سنە بەپێی راپۆرتەکان سەرەڕای تێپەڕبوونی نزیک بە 2 مانگ لە دەست بەسەرکرانی چالاکێکی کرێکاری و سنفی خەڵکی شاری سنە هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتی گەیشت و ئەو هاوڵاتیە بە ناوی عەبدوڵڵا خانی تەمەن 60 ساڵ ڕۆژی شەممە 6 بەفرانباری ئەم ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان وێڕای خراپی دۆخی تەندروستی ئەو بەندکراوە ناوبراو لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی و هەروەها دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کراوە. جێگای ئاماژەیە کە تاکاتی داڕشتنی ئەم هاواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەی خراونە چەپاڵی زانیاریەک لە بەردەستانیە. سەپاندنەوەی سەر لە نوێ حکمی سێدارە بەسەر ناسر بەکرزادە. بەپێی دوای زانیاریەکان ناسر بەکرزادە بەندکراوی کوردی سیاسی لە زیندانی ناوەندی ورمێ بۆ سێهەمین جار حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. بەپێی دوای زانیاریەکان ئەو هاوڵاتیە تەمەن 26 ساڵە سەرەتا ڕێکەوتی 12 بەفرانباری 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و پاشە کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوەکەی لە گورتوخانەی ئەلمەهدی سپای پاسدارانی ورمێ ڕەوانەی زیندانی ناوەندی ئەو شارە کرابوو. شایانی باسە ناوبراو تاک و ئێستا دووجاری دیکەش لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ئیسرائیل حکمی سێدارەی بەسەردا سەپێنرابوو. بەردەوامی دانوستانەکانی کۆماری ئیسلامی و ئامریکا لە سوئیس بەپێی دوایین هەواڵەکان بڕیارە دانوستانەکانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئامریکا ڕۆژی پێنجشەممە 7 ڕەشەممە لە وڵاتی سوئیس بەڕێوە بچێت. ڕۆژی ڕابردوو عەباس عەراقچی وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک ئاماژەی بەوە کردووە کە دەبێت دانوستانەکان لەگەڵ ئامریکا ئەنجامێکی زۆر باشتری لە بەرچاو هەبێت و هێشتا ئەگەری ڕێکەوتن لە ئارادایە. هاوکات ستیڤ ویتکاف نوێنەری ئامریکا لە دانوستانەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە بە تەنیا دەتوانن لەسەر دەقێکی نووسراوی گشتگیر و توێژ بکەن. ئەمە لە کاتێکدایە کە هەردوو لایەنی دانوستانەکە لە ڕۆژانی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە حاڵەتی ئامادەباشیدان و بە وتەی کۆمەڵێکی زۆر لە کارناسان ئەگەری هەیە شەڕێکی بەربڵاو لە ناوچەکە ڕوو بدات. لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا سەرەڕای بەرزبوونەوەی ئاستی ناڕەزایەتیەکانی خەڵک و بەندکراوان دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر زیندانیان 11 هاوڵاتی لە بەندیخانەکانی ڕژیم لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو 11 هاوڵاتیە بە ناوەکانی تاها ڕەوشەنی، عەلی سەفا دووستداری، پژمان مەنسووری نەسەب، نیعمەت عیمادابادی، محەممەد سەختکوش، حەبیب ئەحمەدی، سەجاد مەعسوومی، نیما کەرەمی، محەممەد جەواد گوڵزاری، حەبیب ڕەسوولزادە و ڕەحیم خونیاگەر بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ناین،
نەوشەر، عێراق، بەندەرعەباس، تەورێز، قەزوین، ئەردەبیل، قۆم، سمنان و بروجرد لە سێدارە دراون. قەدەغەی هاتووچی خوێندکارانی ناڕازی بۆ زانکۆی بەهەشتی تاران. بەپێ راپۆرتی ڕێکخراوەی سنفی سربەخۆی زانکۆی بەهەشتی تاران، کۆمەڵێک لە خوێندکارانی بەشداربووی ناڕەزایەتیەکانی ڕۆژی ڕابردوو قەدەغەی کاتی هاتووچوو بۆ زانکۆیان بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕۆژی ڕابردوو خوێندکارانی ژمارەیەکی زۆر لە زانکۆکانی ئێران دژ بە سەرکوتی دڕندانەی ناڕازیان، کەشی توندی ئەمنی لە زانکۆکان و هەروەها بێسەر و شوێنکردنی ناڕازیان کۆبوونەوە و خوازیاری سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. لە هەمان کاتدا بەرپرسانی زانکۆی بەهەشتی بە هاوکاری لەگەڵ هێزە ئەمنیەکانی ڕژیم کۆمەڵێکی زۆر لە خوێندکارانی بەشداربووی ناڕەزایەتیەکان لە هاتووچووی زانکۆ بێبەش کردووە و پێیان ڕاگەیەندراوە کە تاکاتێکی دیاریکراو سازکردنی دۆسیەی ئەمنی پێویستە سەردانی زانکۆ نەکەن. ناڕەزایەتی زیاتر لە 180 پارێزەر دژ بە بێبەشکرانی دەست بەسەرکراوان لە سەرەتایی ترین مافەکانیان. ڕۆژی ڕابردوو زیاتر لە 180 پارێزەری دادگستەری لە ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک دژ بە بێبەشکرانی دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار لە مافەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە بە گوێرەی دوایین ئامارەکان بە هەزاران هاوڵاتی ناڕازی لە ڕەوت و خۆپیشاندانەکانی مانگی بەفرانباری ئەمساڵ دەست بەسەر کراون و سەرەڕای سەرکوتی توندی خۆپیشاندەران لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکراون. لە درێژێ بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە هەر بەندکراوێک لە ئێران پێویستە مافی دەستڕاگەیشتنی بە پارێزەرێکی سربەخۆی هەبێت و پێویستە ڕژیمی کۆماری ئیسلامی کۆتایی بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ بهێنێت. ئازادی مەعسوومە حەیدەری لە زیندانی چوبیندەری قەزوین. ڕۆژی یەکشەممە 3 ڕەشەمە مەعسوومە حەیدەری خوشکی یەکێک لە گیان بەخکردوانی ڕەوتی شۆڕشی ژینا لە ئێران بە دانانی بارمتەی قورس بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. بە پێی راپۆرتی گەیشت و ناوبرا و ڕێکەوتی بیستی ڕێبەندانی ئەمساڵ کاتێک بە مەبەستی چاوپێکەوتن لەگەڵ محەممەد ڕەزا ئێراندوست واتە کوڕەکەی سەردانی زیندانی چوبیندەری قەزوینی کردبوو لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کرابوو. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی زانیاریەک لە بەردەستانیە و هێشتا کوڕەکەی لەو زیندانە ڕاگیراوە. گیان لە دەستان و برینداربوونی 6 کرێکار لە شارە جیاوازەکانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 کرێکار لە شارە جیاوازەکانی ئێران بەهۆی بایەخنەدانی ڕژیم بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداوی کار بوون و 2 کەس گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان 2 کرێکار لە کارگەیەکی شاری کاشان بەهۆی سووتانی بەشێک لەو کارگەیە تووشی ڕووداو بوون و بەهۆی سەختی برینەکانیان ڕەوانەی نەخۆشخانە کراون. هاوکات 2 کرێکاری دیکە لە شارستانی بەن سەر بە پارێزگای چوارمەحال و بەختیاری بەهۆی ڕوودانی تەقینەوەیەک لە کارگەیەکی کۆگای فەناوەران بە سەختی بریندار و دۆخی تەندروستیان ناجێگیرە. هەروەها 2 کرێکاری بیناسازی لە گوندی قەرەچەپە لە نێوان شارەکانی بیجار و زەنجان بەهۆی ڕوخانی دیواری بەشێک لە شوێنی کارەکەیان تووشی ڕووداو بوون و بەهۆیەوە گیانیان لەدەستاوە. دووە هەواڵمەندە سەبارەتە بە دەست بەسەرکرانی 2 هاوڵاتی لە مەراسمی چلەمینی ڕۆژی گیانبەخکردووانی یەکێک لە هاوڵاتیانی بەشداربووی ناڕەزایەتیەکان. ڕۆژی یەکشەممە 3 ڕەشەمە دایکێک و کچەکەی بەهۆی بەشداریان لە مەراسمی چلەمین ڕۆژی گیانبەخکردنی حسەین سلێمانی دەست بەسەر و ڕەوانێک گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. بە پێی راپۆرتی گەیشت و ئەو 2 هاوڵاتیە بە ناوەکانی نیروانە توربەتی نژاد و سایە ئەمیرخانی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە هاوکات لەگەڵ بەشداریان لە مەراسمەکەدا دەست بەسەر کراون و هێشتا شوێنی ڕاگرتنیان دیار نییە. جێگای ئاماژەیە کە سەرەڕای بە دوواداچوونی کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و هۆکاری دەست بەسەرکرانیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.